بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خواتان لێبێ ئەزیزان. من دکتۆر شاهۆم سپۆری وردی شەکرە و کێوەڕژێنەکان لە تاوەری تەندروستی سمارت. لە زاراوە پزیشکیەکان پێم خۆشە باسێک لە پسپۆڕی وردی شەکرە و کێوەڕژێنەکان بکەین. شەکرە کە لای هەمومان ناسراوە چ نەخۆشیەکە، ئەمە واز لێ دەهێنین باسی کوێرە ڕژێنەکان دەکەین. کوێرە ڕژێنەکان چین؟ ڕژێن بریتیە لەو ئەندامی جەستە کە دەردراوێک دەردەدات بۆ ناو بەشەکانی لەش بۆ ئەوەی کار و فرمانی ئەندامەکانی لەش بە شێوازێکی دروست ڕێک بخات. دوو جۆر ڕژێنمان هەیە، ڕژێنێکمان هەیە لولەدارە. ئەم ڕژێنە ئەو دەردراوەی کە هەیەی دەیکاتە ناو ئەو شوێنەوە کە ئیشی تیا دەکات. بە نمونە لیکە ڕژێنەکان لە ناو ڕژێنەکەەوە کە لیک دروست دەبێت لە ڕێگەی لولەیەکەوە دەچێتەوە ناو دەم، ناوپۆشی دەم، لەوێ ئەو لیکە ئیشی خۆی دەکات کە هەندێک ئەنزیمی تایە، لێەوە خواردن هەرز دەکەن و هەندێکیان خواردن وا لێ دەکەن کە بتوانرێت بە شێوازێکی ئاسانتر قوت بدرێت. بەڵام کوێرە ڕژێنەکان ئەو ڕژێنانن کە لولەیان نییە، بەمەش ئەو دەردراوەی کە هەیەە کە پێی دەوترێ هۆرمۆنەکان دەڕژێتە ناو خوێنەوە، لە ناو خوێنیشەوە دەچێتە سەر ئەو ئەندامانەی کە ئەم هۆرمۆنە ئیشی لەسەر دەکات. بە پشتیوانی خوا وردە باسی یەک بە یەکی کوێرە ڕژێنەکان دەکەین لە ئەڵلقەکانی داهاتوودا. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.